پابەند نەبوونی کۆمپانیاکان ئەوانەی لە سەرخاکی ئەوروپا پێکوتە بەرهەم دەهێنن بەو بڕی بڕیار بوو ڕادەستی یەکێتیەکەی بکەن وای کردووە ڕێژەیەکی کەمی هاوڵاتیانی یەکێتی ئەوروپا ژەمە پێکوتەی کۆرۆنا وەربگرن. ئەمەش قەیرانێکی قوڵی بۆ یەکێتیەکە دروست کردووە و ناچاری دەکات پەنا بۆ پێکوتەی چین و رووسیا بەرێت. دوای ئەوەی گۆڤاری لانسێتی پزیشکی ڕایخۆی بەرامبەر کاریگەری پێکوتەی سپۆتینگ ڤی رووسی بە ڕێژەی لە سەدا 91.6 بە ئەرێنی دەربڕی، یەکێتی ئەوروپا ڕایگەیاند بە مەرج ئامادەن پێکوتەی سپۆتینگ ڤی رووسی و سینۆفارمی چینی بەکاربێنن. بە پێی سەرچاوە ئەڵمانیەکان ئۆرسۆلا ڤۆن دێر لاینی سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا ڕایگەیاندووە ئەگەر بەرهەمهێنەرانی چین و رووسیا هاوشێوەی بەرهەمهێنەرانی دیکە دۆسیەی زانیاری پێکوتەکەیان بە شەفافانە بخەنە ڕوو، ئەوە ڕێگەی هاتنە نێو بازاڕی یەکێتیەکەیان پێدەدرێت. ئەم قسەی ڤۆن دێر لاینی وەزیری پێشووی بەرگری ئەڵمانیا لە کاتێکدایە پێشتر وڵاتەکەی گومانی لە پێکوتەکەی رووسیا هەبووە. ئەوەی سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا ڕایگەاندووە لە خۆشیدا نییە، بەڵکو بەهۆی ئەوەیە ناوبرا و دامەزراوەکەی بەهۆی خاو بەڕێوەچوونی پرۆسەی پێدانی پێکوتەکەی کۆرۆنا لە وڵاتانی ئەندامانی یەکێتیەکە کەوتونەتە ژێر ڕەخنە و فشارێکی زۆرەوە. لای خۆشیەوە هەنگاریا وەک یەکەم وڵاتی ئەوروپی بەبێ ئەوەی چاوەڕێی پەسەندکردنی دامەزراوەی دەرمانی ئەوروپا بکات 40,000 ژەمی پێکوتەی سپۆتینگی رووسی پێگەیشت. قەیرانی پێکوتەی کۆرۆنای ئەوروپا لەوەوە سەری هەڵدا کە دوای ئەوەی ئابی ساڵی ڕابردوو یەکێتی ئەوروپا گرێبەستی لەگەڵ کۆمپانیای ئەسترازینیکای بەریتانی نەرویجی کرد 300 ملیۆن پێکوتەی ڕادەست بکات، بەڵام ئێستا کۆمپانیاکە دەڵێ بەهۆی بوونی گرفت لە کارگەکەیاندا لە هۆڵندا و بەلجیکا پێدانی پێکوتە بە ئەوروپا لە چارەکی یەکەمی ئەم ساڵدا بە ڕێژەی لە 60% کەم دەکاتەوە. کێشەی ئەسترازینیکا هاوکاتە لەگەڵەوەی بە هەمان شێوە کۆمپانیای ڤایزەر بایۆنتیکیش بەهۆی کێشەی بەرهەمهێنانەوە ڕادەستکردنی بڕی پێویستی پێکوتەکەی بە ئەوروپا کەم دەکاتەوە. هەموو ئەمانە ژوای لە دامەزراوەی یەکێتی ئەوروپا و بە تایبەتیش سەرۆکی کۆمیسیۆن کرد بیر لەوە بکاتەوە هەناردەی پێکوتەی کۆرۆنا لە نێوخۆی ئەوروپاوە بۆ دەرەوە بە تایبەت بۆ ئێرلەندای باکوور ڕابگرێت لە ترسیەوەی نەکا بگاتە بەریتانیا کە ئێستا وڵاتێکە لە دەرەوەی یەکێتی ئەوروپا، بەڵام دواتر لەو هەنگاوەی پەشیمان بووەوە چونکە دەوترێت پێچەوانەی ڕێکەوتنی برێگزیتی نێوان لەندەن و برۆکسلە. ئێستا یەکێتی ئەوروپا لە کۆی 450 ملیۆن ژمارەی دانیشتوانی نزیکەی 8 ملیۆن و 400,000 کەس دژ بە کۆرۆنا کوتراون، لە کاتێکدا یەکێتیەکە گرێبەستی لەگەڵ 6 کۆمپانیای پێکوتە کردووە تا بڕی پێویستی هەر 27 وڵاتەکەی ئەندامی پێکوتەی دەست بکەوێت. بەڵام ئەگەر پرۆسەکە بەم خاویە بەڕێوە بچێت پێدانی دوو ژەمی پێکوتە بۆ تەواوی دانیشتوانی ئەوروپا 2 ساڵ دەخایەنێت. ئەو کات دوور نییە کۆرۆنا بەسەر ئەوروپا زاڵ بێت نەک بە پێچەوانەوە.